خی گەورە ئینسانی وا دروست کردیە تەمات لەفەچی دەخۆی لە بازاری یان خواردنەشی دەخۆی پیسە ئەو خواردنێکسە تووشی زوکچوت دەکاتە چونکە شتێکی پیسوتە ناو هەناوت کە تووشی زوکچی دەبێت ئەگەر بچێکنیە کەچی برێ دەرمانەکەم دێ زوکچەکەی ڕابگرم ئەو کەسە دوایی دەڕشێتەوە چونکە ئەو پیسە دەبێت لە جسمت فڕێ بدرێتن شتێک دەکەیتە ناو چاومان یەکسەر فرمێسک دێتن ئەوانە نانی دەخۆیتن کە بنەس دەکرێتە قوڕگت یەکسەر دەست بە کۆخەی دەکەیت هەتاوەکو ئەو خۆی کۆخە دیفاع لە ئینسانەکەی ئەو شتە غەریبەی فڕێ بداتە دەرێ لێ کە دەبینی کاتێک یەکێک تویش ئیلتیهابات و ڤایرۆس و بەکتریای دەبی کە دەکۆخیتن ئەو کۆخێ نابی شروع بەچی بخۆی کۆخی قەتعکەی چونکە ئەوە پاری پێ دەنێ فڕێ دەداتن دەوێت لە جسمت بپارێزرێتن کەوا خی گەورە ئینسانی وا دروست کردی ئەتوو دەبینی گرە بە ڕۆژێ دەخۆی بەلکی گرە بە ڕۆژەکەی ناو دەوت گیر دەبیتن چەند محاولەش دەکەی پێت دەنایەتە دەرێ دوایە کە بەخۆی پاش دوو ڕۆژی دەبین پەرکە گرە بە ڕۆژەکە بەخۆی دێتە دەرێ لۆ پاری پێوە دەنێتن یعنی خی گەورە ئینسانی وا دروست کردیە دەیپارێزیتن جگە لەوەش هەندێک نظامی کەی دانایە خی گەورە ئینسانی وا دروست کردیە چەند مەرکەز شورتەشی لۆ دانایە لە جسمی مەسەڵەن چەکتشی لە پەنجە دەدەی دەبینی بن هەنگری لەگەر ئەستور دەبیتە مەرکەز شورتە کە مەسئولی دەستێ لە بن هەنگری دانایە لە ناو دەموچاوی وەکو دوو بازنەی هەموو مەرکەز شورتەیە لە پێشجێ لە بنچەنەگەی لێرپانە لە ملی لە ناو مەمچی لە ناو زجی لە خوارێکە لەو مەنتیقەیە لە بنەوە چی دانایە چەند مەرکەز شورتەشە پێ دەڵێن لیفنۆت ئەو لیفنۆتانە چ دەکەن مەسئولی جسمە وەشکو گوتمان پەنجەت بریندار دەبیتن بن هەنگرت ئەسوور دەبیتن ئەگەردا بنین وەکو برێن نظامێکی دروست کردی بیتن کەوا ئینسان بە سیستمێکی لیمفاوی نظامەکە دیفاعی لێ دەکاتن وەکو مەرکەز شورتەیە دوایە کە جگە لەوەی خی گەورە ئینسانی وا خەڵق کردیە لە ناو خینی خوڕۆکی سپیمان هەیە خوڕۆکەی سپی چییە خوڕۆکەی سپی بەشەکە لە جوندی پۆلیسن شورتەنە دەسوڕێنەوە هەر شتێکی خراپ دەبینن شەڕێ دەکەن لیفۆسایتی تێدا ناو خوڕۆکە سپیەکان مەجموعەت شورتە و پۆلیس و ئاسایشە دەسوڕێتەوە لە هەموو جسمی تەماشاکە ئەتو ئینسان بەس خی گەورە سەمەدا بەس خی گەورە سەمەدا تەماشاکە ئینسان هەرچەند بەهێز بی سەرکردە بی وەزیر بی دەوڵەمەند بیتن باڵا دەست بی ڕێز عاشیرەت بی کونەکە پوو کونە دەوی بگرە 5 دقا دەمرین لاستقەچ بینە لەو پەنجەت قەیمی بکە 2 سەعات بیهێلەوە سۆر دەبیت و شین دەبیت دوای کە ڕەش دەبیت پەنجەکەت دەمریتن لۆ چونکە ئەتوەکو یەکە کەپوو دەوەکە ئۆکسیجینت لێ بڕیە خین ئیشی چییە خوڕۆکە سوور هەمباڵە ئۆکسیجین و خواردنی دەگەینتە لاشەی خوڕۆکە سپیەکان پۆلیس و ئاسایشە شتی خراپە لە ناو دەباتن بەو شێوەش داینە یعنی خی گەورە مەناعەتی فکری لۆداناینا مەناعەتی عەقلی لۆداناینا مەناعەتی ویجدانی لۆداناینا مەناعەتی سروشتی لە بۆ داناینا هەر بە فطرەت یعنی ئینسان دەوێت خۆی بپارێزێت ئینسان حەز بە بەردەوامی دەکات لێش حەز بێکە کە منداڵی هەبیتن چونکە منداڵەکەی ئەو پارەی ئیش دەکە ئەو سەر سامانە هەیتی دەوێت بیداتەیەکە چی پاشە خۆی ئیدامەی پێ بکە دووش کاتێک کە پیر ببیتە گۆپاڵی دەستی و ناویشی هەر بگریتون نای بمێنێتەوە وەکو ئاینی پیرۆزی ئیسلام وەکو سەدەقەجاری بەردەوام دەبیتن لە